بێگومان حکوومەتی داوەندی کۆمەڵێک داواکاری و مەرجی هەیە بۆیە تا ئێستا گفتوگۆ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەستی پێ نەکردووە. ڕەنگە بەشێک لەو مەرجانەی حکوومەتی ناوەندی بیانوو بن بە هەرێمی کوردستان دەگرێ. بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاندووە کە ڕێز لە بڕیارەکانی دادگای فیدراڵی دەگرێت، بەڵام حکوومەت داوا دەکات کە نەخێ دەبێت بڵێ پابەند دەبین بە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی. و هەروەها کۆمەڵێک مەرجی کە پەیوەندی بە خاڵە سنوورەکان هەیە، بە فڕۆکەخانەکان هەیە، بە تەسلیمکردنەوەی نەوتی لە ڕێگای سۆمۆ هەیە. ئەوانە ئەو مەرجانە کە تا ئێستا هەرێمی کوردستان ئامادە نییە یەکلانە بڵێ ئەمانم قبول کردوونە، بەڵام هەرێمی کوردستان ڕاگەیاندووە کە ئامادەیە گفتوگۆیان لەسەر بکە. بەداخەوە حکوومەتی عراقی تا ئێستا ئامادە نییە دەست بە گفتوگۆ بکە، بەڵکو مەرجی پێشوەختی هەیە. مەرجی پێشوەختێکەکەن لە ڕێگرەکانی ئەم گفتوگۆیە، بەڵام ئەو سەفەرەی بەڕێز عەبادی بۆ فەڕەنسا کە فەڕەنسا بخۆی دەورێکی ناوەندگیری دەبینێ لە بینی هەرێم و لە بینی بەغدا، ڕەنگە زۆرێک لە کرانەوەی تێدا بێ بۆ گفتوگۆکە. سەبارەت بە دانی مووچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، هەرچەندە حەیدر عەبادی لە زۆربەی کۆنگرە ڕۆژنامەنووسیەکانی جەختی لەسەر دەکاتەوە، بەڵام هیچ هەنگاوێکی کردار لە ئارادا نییە. مووچە بەشێکە لە بوجە بودجێ هەرێمی کوردستانیش بەشێکە لە بودجێ عراق. بودجێ عراق ئەم ساڵ خۆی گرفتی تێدا و ڕەنگە پەسەند نەکرێت لە پەرلەمان و عراق بێ بودجە بێ. و هەروە مەسەلەی بودجێ یەکێکە لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا، کەواتە ئەبێ گفتوگۆ دەست پێ بکرێت. ئەو ئاسۆیەک هەیە بۆ ئەوەی لەسەر بودجە ڕێکەون و لەسەر مووچەی فەرمانبەرانی هەرێم ڕێکەون. ڕێگرێکی تریش بریتە لە ئەو وردەکاریە کە پێویستە لە لیستی مووچە خۆران بکرێت. هەرێمی کوردستان پێویستە بەخۆی دەست بەم مڕاجعە بکاتەوە و لیستی فەرمانبەران و مووچەخۆرانی هەرێمی کوردستان پاک بکاتەوە لەو تانە و لەو ڕخنانەی کە لی دەگیرێ. ئەو کات دەتوانین بەرامبەر حەیدر عەبادی و حکوومەتەکەی عراقیش بڵێن لیستی فەرمانبەران و مووچەخۆرەکانی ئێمە ئامادەیە، هەرچی ورد بینێ تێدا بکرێت، هیچ کێشەی تێدا نەبێت.